سڵاوتان لێ بدەم کاتتان باش لە شاری هەولێریش هاوشێوەی شارەکانی دیکەی هەرێمی کوردستان و عێراقیش پرۆسەی سەرژمێری لە کاتژمێر 8 بەیانیەوە دەستی پێکردووە تاوەکو 12 شەو بەردەوام دەبێت هەڵبەتە ئەمڕۆ یەکەم ڕۆژی قەدەغەی هاتوچۆیە لەنێو شاری هەولێر هەڵبەتە لەگەڵ قەدەغەی هاتوچۆ سەردەم دوکانەکان ئەوەی کە دوکانی پێداویستی جلوبەرگە یاخود بازاڕەکانە بە شێوەیەکی گشتی داخراون بەڵام شوێنەکانی دیکە بە شێوەیەکی گشتی کاران بۆ نمونە ئەو شوێنانەی کە پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان لێ بەدەست دەکەوێت هەڵبەتە ئەمە یەکێکە لە گەڕەکانی تێراوە لە گەڕەشی تێراوە تیمەکان لێرن و قەرەباڵغێشی زۆر هەیە من دەمەوێت دکتۆر دڵزار وەربگرم دکتۆر سڵاوت لێبێت زۆر سپاس دەکەم ئامادەکاریەکان بەکوێ گەیشتەوە و پرۆسەی سەرژمێری لە شاری هەولێر لە چ ئاستێکدایان بەڵێ الحەمدوللا دوای ئەوەی بورگەی یەکەممان لە قۆناغی کۆتایی بەسەرکەوتوی تێپەڕاند ئەمڕۆ کە دوای ئەوەی داخل بوونمان لە بۆ قەدەغەی هاتوچۆ ئاستەکی باش لە جێبەجێکردنی کارەکان هەیە تاکو ئەو سەعاتە ڕێژەی ئامادەبوونی بژمێرەکانمان لە سەروی 70% لە ئامادەبوونیان لە مەیدان و ئەوەی جێی خۆشحاڵیە بە دەنگەوە هاتنی خێزانەکان و کردنەوەی دەرگاکان ئەمەی دڵخۆش کرد پێشوازی گرنە گەرمەکەی ئەوان و بەڕێزەوە کە شاری هەولێر بەوە ناسراوە ئاستی جێبەجێکردنی کارەکان خێراتر دەکا ئومێد دەخوازین ئەو خێزانانەی تر کە ئێستا کە لە ماڵەوەن ئەو قەدەغەی هاتوچۆ ئەو پشووە لە بۆ ئەوەیە تەنها ئەتوو لەگەر بژمێرەکە ئیتساڵە دەبیتن و جوابی وەڵامی پرسیارەکانیان بدەوە ئیدی ئەرکیشت و تەواو دەبیتن و کاتێک بژمێرەکە دێتە ماڵەکانتان تکا ڕقم تەلەفۆنی بژمێرەکە وەربگرن کە لە بۆ قۆناغی داهاتوو کە فۆرمی خێزان پڕ دەکرێتەوە هەمان بژمێر دێتن لەبەرەوەی کە ئاگاتان لە کاتەکان بیتن بتوانن کاتی پێویست تەرخام بکەن زۆر سپاسان دەکەم ئەمە یەکێکە لەو کۆڵانانەی کە هەم تیمەکانی لێەوە هەمیش هاوڵاتیان هاتوونەتە دەرەوە من دەمێت هەندێک ئامار هەیە لە نێو سنتەری شاری هەولێر کە باسی بکەم لە نێو شاری هەولێر 10,000 بژمێر لە کاردان واتە ئەو کەسانێکەوە سەرقاڵی کارکردن و 7,000 ئایپاد ئەو کەسانێک کە ناوەکان تۆمار دەکەن ئایپاد ئامادەیە واتە لە دەستیانە لە نێو گەڕک و کۆڵانەکان ئەوە خەریکی کارکردنن و من ینی گەڕک و کۆڵانەکان لە نێو سنتەری شاری هەولێر لە بەیانی زۆر ڕێژەی 170 بژمێرەکان لە کارکردندا بوون هەڵبەتە 48 کاتژمێر پێویستە ینی 48 کاتژمێر قەدەغەی هاتوچۆ هەیە دواتر ینی ئەمە وەکو قۆناغێک هەژمار دەکرێت دواتر قۆناغی دواتر ئەوەیە کە بژمێرەکان بۆ جارێکی دیکە دەستنەوە لای ئەو ماڵانە ئەو کاتیش پرسیاری ورد یاخود کۆمەڵێک پرسیاری دیکە هەیە ئاراسیان دەکات من دەمێت کەسێکی دیکە وەربگرم قوربان سڵاو لێبێت زۆر سپاس دەکەم ئێوە چۆن سەردانی ماڵان دەکەن ینی ئەوەی کە بۆم ڕوون بکەوە لەسەر ئەو ئایپادا ئەم شتە سەوزە و سوورانە چی ئەگەر ئێستا بۆ من ئەو ماڵە بۆ من ئەو سوورانە ماڵن سەردانمان کردینە جاڵک جار ئێستا ڕۆ لە ماڵێ نەبوون ئێستاگەرەبەرێ ئەو ئایپادی و پوینتەی نیە ناتوانم بچمە سەری بەڵام ئەو کەسکانە جاری دووەمە سەردانمان کردنیە پوینتەکە کەسک بووە یعنی تەکمیلەمان کردە زانیاریەکان تەکمیلە بووە بەڵێ بەڵێ پێشوازی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی لە ئێوە چۆنە وڵی ئەمە لەبەرەوەی لە گەڕەکەچی ملینە بەڕێبەری ئاماریش باسیەوەی کردکەوە هەولێر زیاترین ژمارەی تۆمار کردی ڕێژەی 97 بدە لە ئاستی یەکەمە لە کوردستان ئەمەش دەو گەڕەکەی لە کوردستان وا بزانام لە ئاستی یەکەمین بەڵێ دەست جەنابش خۆش ئێمە 35 کە بەربژێرمانەیە 13 یاریدە دەرمانەی بەڕێوەبەرشمانەیە ئیشرافشمانەیە زۆر بەڕێزین سەلام زۆر سپاس دەکەم هەڵبەتە ئەم گەڕەکە یەکێکە لە گەڕەکەکانی شاری هەولێر کە گەڕەشی تێراوەیە من پێم خۆشە ئەگەر دەرفەتە بێت سەردانی چەند هاوڵاتیەک بکەم ئەو گفتوگویان لەگەڵ بکەم ئاخۆ بزانم ئەوان قسەیان چێ لەبارەی تیمەکان لەبارەی خۆ ئامادەکردنیان بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان هەڵبەتە سڵاوتان لەبێت قوربان سڵاوتان لەبێت هاوڵاتی ئەم گەڕەکەن دەمەوێت گفتگوی ئەوە بکەم ئێوە چۆن پێشوازیتان لە بژمێرەکان کرد و چۆن وەڵامی پرسیارەکانتان دایەوە وەڵی زۆر بەباشی هەرچەندە دەنگم تەواو نییە زۆر بەباشی بە پێوەی کەوا و دوو ڕۆژە پشوو بوو چاودێری بژمێرەکان بکەین لە ماڵەوە ئەمەش ئامادە بووین و ئەوان سەردانیان کردین و ئەو شتانە پێویست بوو پێماندان و سەرژمێرەکان ئەنجامدا
ئێوە بۆ قۆناغی داهاتوش هەر ئامادەن کە جارێکی دیکە سەردانتان دەکەنەوە. بەڵێ بەڵێ ئازەکەی چکە لە بەرەوەی شتەی مەسیڕە ئەنی پێویستە چکە سەرژمێری کردن و ئەنجامدان و تۆمارکردن ئەوە لۆ داهاتووە ئەو شتێکە لۆ داهاتوو پێویستە دەبێت ئەو ڕەنجامی بدەیت ئەگەر ئەو ڕەنجامی نەدەی ئەو ڕەگەر کەمە کات لە خۆت نەگری لە داهاتوو بێ بەش دەبی خۆی کێشە گرنگی شتە سەرچێک ئەوەیە. قسەتان وەکو هاوڵاتیەک ڕێنمایتان بۆ هاوڵاتیانی دیکەی شاری هەولێر گەڕەکەی خۆتان چیە بۆی کە ئەو چەند ڕۆژە لە ماڵەوە بن بۆی کە سەرژمێریەکە لە کاتی خۆی و بە گونجایی بەڕێوە بچێت. خۆی خەڵک ئەوە بە شتەچی وا تێنەگاکەوە ئەوە شتەچی لە بۆ نمونە سەپێنراوە یان خەڵک بیهاتە لانی بابەتی سیاسی ئەوە جیاوازەوە فەرقی لەگەر ئەنی کێشەکە لێرەوەی خەڵک هەز دەکەم ئەوەی لەگەر بانگەشی هەڵژاردن یانەگە هەڵژاردن تێگەری کردیا ئەوە جیاوازەوە ئەوە مەسەلە سەرژمێریە ئەوە پەیوەندی بە وەزارەتی پلاندانانی عێراقەوەیە خۆی وڵات لەسەر ئەو شتانەدا دەڕێژدرێ ئەتوو لەدا تۆگەر ئەو 10 ساڵ جارێک 20 ساڵ جارێک سەرژمێری نەکرێ ئەو وڵاتە گۆڕانکاری زۆر ودا لە وڵاتە تو نازانی چ ڕوودایە چەند زیاد بووە چەند کەم بووە ڕێژەی لە بۆ نمونە هەژاری هەڵاوسان داکشان یان نەخۆشی یان ئەو شتانەی کەوا وەزارەتی پلاندانەکە پێویستی پێێت و دیار نابێت ئامارێک لەبەردەست نەبی وڵاتیش ناتوانانی بە پێی ئەو ئامارە و تەختیتێکە هەیە پلان دابڕژی لە بۆ ساڵین داهاتوو ئەوی کێشە سەرچەکەوەیە. هەڵبەتە تیمەکان تاوکو ئێستا بەردەوامیان هەیە و بەردەوام دەبن تاوکو واتە 20مان کە قەدەغی هاتوچۆیە لە ماوەی ئەو دوو ڕۆژەدا لە کاتژمێر هەشتی بەیانی تاوکو 12 شەو تیمەکان بەردەوام دەبن دەگەڕان هەڵبەتە شەر نییە کاتژمێرەکانی سەرەتا بژمێرەکان بێنن لای هەموو ماڵەکان هەڵبەتە لە ماوەی ئەو 24 یاخود ئەو 48 کاتژمێرە ئەو دوو ڕۆژەی کە هەیە بژمێرەکان بەوەی کە گەڕەکەکان دیاری دەکەن بلۆکەکان دیاری دەکەن دواتر ماڵەکان دیاری دەکەن اینجا سەردانیان دەکەن وە ڕەنگە کۆمەڵێک ماڵ هەبێت کاتژمێرەکانی سەرەتا سەردانیان بکەن بەڵام هەندێک شوێنی دیکە هەیە کە ڕەنگە خەڵکی دیکە لە پێشبێت کاتژمێرەکانی ناوەڕاست یاخود لە ڕۆژی دووەم یاخود لە کاتژمێرەکانی کۆتایی سەردانیان بکەن بۆیە ئەوەی کە زۆر ئاماژە پێ دەکرێت داوا دەکرێت لە خەڵک لە هاوڵاتیان لە دانیشتوانی گەڕەکان ینی لە ماڵەکانی خۆیان بمێنەوە بۆی کە تیمەکانی و بژمێرەکان سەردانیان بکەن و بژمێریان کەن لە ماڵەکانی خۆیان.